ئەم چالاوانەکان بەناوی ڕێکخراوی نەبەوە بەخێربێن بە بۆنەی شەهیدبوونی مامۆستا هێرش 6 ساڵەی شەهیدبوونی مامۆستا هێرش و سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی کوردستان و داوا لە کاتدەشی دەکەوین بۆ خوێندنەوەی پارچەیەک لە قورئانی پیرۆز بە بفەرمێن. بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون صدق الله العظيم. أما دواء بريز أما دكتور بخير زور خوشحالي ورۆکە لێرە لە مەراسیمی شەشەمی ساڵیادی شێتیگەری مامۆستا هێرشدا کۆبوونەتەوە و ئەم یادە بەرز ڕادەگەی بەناوی ڕێکخراوی داکۆک بەخێراتنیی گەرمتان دەکەین واروە زۆر سوپاسی بەڕێوەبەرانی مزگەوتی تەوحید دەکەین بۆ ئامادەکردنی داهاتبوونی ئەم کۆڵا بۆ ئەوەی ئێمە تێدا بتوانین ئەم مەراسیمەدا بجێڕین. سەبارەت بە مسائل شەهیدکردنی ڕۆژدامەنووس و چالاکانان لە کوردستان بە ئاستی پێشینەیەکی درێژی دەسەڵاتی لە پشتە ساڵانی دووی پێش لە چالاکانان بەڕووستە مستەقالی دەبنەوە پیرۆکیەکان شمیزە دەبنەوە. ئەمە دەلالەت ئەوەی دەکات کە دەسەڵاتی داخلی کوردستان دەسەڵاتێکی ستەمکارتیە ڕێگە نادا دەنگی ئازادبوونی هەبێت، ڕێگە نادا خەڵک داوای مەقەڵەوەکانی بکات بە ڕێگە نادا چالاکانان داخلی دەمات بەداخەوە مامۆستا هێرش و مامۆستا جیهان و مامۆستا شەهید محەممەد تەها و مامۆستا بەشیر و کۆمەڵێک مامۆستای کرد بە شارەکانی کرد بوونە قوربانی لە خۆپیشاندانەکان. ئەمە دەلالەت ئەوەی دەکات کە وڵاتی ئێمە لە بەڕاستی مافی مرۆڤ تا ئاستێکی زۆر کەوتوتە ژێر بە پرسیارەتی و بوونی ئێوە لەم وڵاتەیە دەربەدەبوونی ئێوە لەم وڵاتەیە دوورکەوتنتان لە ئازاری لە وڵاتی خۆتان کوردستانی خۆتان ئەمە ئەوە دەسەبوێنێت کە لە وڵاتی لە بەڕاستی ئارامی سەقامگیری مامۆستایان سەروەرن بینایی چاوی گەرن. ئەو کاتەی شکۆی مامۆستا بە شەق برا، ئەو کاتەی بە پیشەک وەڵامی داواڕەوەکانی مامۆستایان درایەوە پەروەردەی گەلێک لە کەدار کرا. ڕووخاو هیچ نرخێکی نەما. بەڕێزان، لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا 6 ساڵ بەر لە ئێستا لولەی چەکی کۆیلەیەکی دز و گەندەڵ دەسەڵاتی باشووری کوردستان لە نێو ئاپۆڕای خۆپیشاندان و دەنجی بەرزینە ئازادی خوازاندا مامۆستایەکی داکۆکیکارێکی نان و ئازادی بەناوی مامۆستا هێرش لە شاری کۆیە درایە بەر نیشانەی تفەنگ و کوێر و بێڕەحمەکانی دەسەڵات و شەهیدیان کرد. ئەلبەتە دەستگا سەرکوتکەرەکانی دەسەڵاتدارانی هەرێم پێشینەیەکی لە مێژینەیان هەیە لە وەڵامدانەوەی خۆپیشاندەران و بەدار و بە تفەنگ و چەندی شێوازی نامرۆڤانە و بەکارهێنانی تەقەمەنی دانزاندانی خۆپیشاندەراندا. دانزانی ئەمەدا خۆپیشاندەران بوونەتە قوربانی و دەیان خۆپیشاندەر شەهید و بریندار بوون، پەککەوتە بوون و هیچ یەکێک لە بەرپرسان لێپێچینەوەیان لەگەڵدا نەکراوە و سزا نەدراوە. ئەمەش سەلمێنەری ئەو ڕاستیەیە کەوا خودی دەسەڵات لە پشت سەرکوتکردن و ڕووبەربوونەوەی دەنجی ناڕازی خەڵکی باشووری هەرێمی کوردستانە. دادگاکانی چیز ڕۆڵێکی گرنگیان نەبووە لە سەروەربوونی یاسا. ڕێکخراوی داکۆ لە گشت چالاکوانان و مامۆستایانی کوردستان داوا دەکات کەوا ڕێبازی مامۆستا هێرش کۆی ون نەکرد، بەردەوام بن لە بەرزکردنەوەی دەنجی ناڕازیان تاوەکو دەسەڵاتدارانی هەرێم نەتوانن چیتر مافی ڕەوای گەلێک پشتگوێ بخەن و وەلاینە. خۆشیان بە شێوازێکی شاهانە ژیان بەسەر بەرن. لە کۆتاییدا دەڵێن مامۆستایان جارێکی تر سەر لە نوێ لەسەر شەقامەکان دەستێک بە بەرپرسان و
دەسەڵاتدارانی سەرکوسیەکانی هەرێم بدەن و کۆتایی بەدز و گەندەڵی و زۆڵ مستەم و دەسەڵاتیان بهێنن. لە کۆتاییشدا درود بۆ ڕۆحی پاچی مامۆستا هێرشگۆری و تەواوی ئەو شەهیدانەی کە لە مانجی 12 ساڵی 2017 لە خۆپیشاندانەکانی شاری کۆیە و چەند چەماڵ و سەید سادق و ڕانیە و حاجی ئاوا و قەڵاتزێ بوونە قوربانی. گەر بگەڕێی لەژێر زەوی شاری کۆیە، خوێنێکی چەند ساڵانی لێیە، هیچ پێویست ناکات بزانی خوێنی کێیە، چونکە دەرکی مامۆستا هێرشی لێیە. ئەو دەنگە بوو داوای مافی گشتی ئەکرد، ناپرسان دوجار خەڵتانی خوێنیان کرد. مافە سەرەتایەکانی بۆ ژێر گەڵ برد، بەڵام مێژوو وەک سەربەرزێ تۆماری کرد. بەنای خۆی گەورە و میهرەبان، ئەندامان و دۆستان و ڕێکخراوانی داکۆ، ئازادی خوازان و کوردانی بەریتانیا و ئامادەبوانی قەدرگران، سوپاسی ئامادەبوون و وەفاداریتان دەکەین. جێگای شانازیمانە کە مامۆستا هێرش بۆتە سیمبولی بەرەنگاربوونەوەی ستەم و نادادی و ڕۆناکیەکی پرشنگدار، بەدەست مامۆستایان و گەلێکی مافراوە. بەڕێزان، ئەمڕۆ 6 ساڵ بەسەر پێداگیری ئێمەی خانەوادەی مامۆستا هێرش بۆ سەروەربوونی یاسا و ڕادەستکردنی بکوژان تێدەپەڕێت. هاوکات 6 ساڵ بەسەر ئەم نەژۆڕەش و پێناویە تێدەپەڕێت کە مەڵبەندی یەکێتی لە شاری کۆیە تۆماری کرد. لە خۆپیشاندانەکانی 19 دێسەمبەری 2017 یەکێتی هەموو ڕێگاکانی بەسەرباز لێکردنی شار و شارچەکان و گەمارۆدانی هەواڵەتیان لە زۆنی سەوز گرتە بەر، بۆ ئەوەی ئەم پەیامە پیرۆزەی مامۆستایان کرد بکاتەوە و نەگاتە جێر. یادێ بۆ شێوەی ڕێگای مەدەنی ئازادی مامۆستا هێرش بوومان. من خاوەن ماف تۆ بێخەبەر، من هێرش بوو نەک هێرش بەر. من بەهارم تۆ کەڕ و لاڵ، من بە ئاشتی تۆش بە شەڕ. من قەڵەم تۆ نەشتەر، لە جەستەمت کرد زامی خەتەر. تۆ هەر گورجی نابی بەمەڕ، تۆ دڕندەی منیش بەشەر. مامۆستا ئادەم هەورامی. شەید هێرش لە بەرواری 6/6/1980 لە شاری کۆیە لەدایک بووە، لە بنەماڵەیەکی کاسب و دیندار بووە، خاوەنی 3 خوشک و 2 برا بووە. لە قوتابخانەی سەیوان لە شاری کۆیە دەستی بە خوێندن کردووە. قوتابخانەی ئامادەی لە قوتابخانەی سەرباق تەواو کردووە. هێرش بە وتەی مامۆستاکانی کەسێکی زیرەک و ژیر بووە. لە ساڵی 2009 لە بەشی عەرەبی لە کۆلێژی کۆیە وەردەگیرێت. 4 ساڵی خوێندنی لە کۆلێژ بەسەر دەبات. لەگەڵ هاوڕێکانی کەسێکی زۆر چالاک و دڵسۆزی بەم بەخەندە بووە. ڕۆژی 19/12/2017 لەلایەن تیمی توێژە جیاکانی کۆیە خۆپیشاندان ئەنجام درا. ژمارەیەکی زۆری هاوڵاتی دژی زۆر مستەمی جەسەڵات بەشداری خۆپیشاندانەکەیان کرد. دواتر لەبەر دەمەڵبەندی کۆیە بەسەر جۆرەچەکێکی جیاواز تەقە لە خۆپیشاندەران کرا. شەید هێرشیش بەشداری لە خۆپیشاندانەکە کرد. لە ڕێگەی موبایلەکەیەوە خۆپیشاندانەکانی دەگواستەوە لە برینداربوونیشی چەند جارێک دەردەکەوێت. قسە دەکات و دەڵێت بۆ میلەتە بەزایە ناچێت. دواتر هێرش لەگەڵ 18 هاوڵاتی بەدەستی چەتەکانی یەکێتی بریندار دەبێت. دوای مانەوەی 9 ڕۆژ لە نەخۆشخانەی ڕۆژئاوای هەولێر ڕۆژی 28/12/2017 بەهۆی سەختی برینەکەی چڵەپاکەکەی لە لێدان کەوت. شەید گیان، باڵەکانم وانە قرتاون وازوو بێنەوە، کاوڵ بوون وانەی شێواندم ومێدێ بمدۆزێتەوە. قەدەری وای بۆ نووسیوم بەبێت تۆیی ماگ شەونخونی بکەم و دەنجی تەقە و گولەی نەعلەتی لە ناو ویژدانی نەفرەت لێکراوی مێژوو بەردەوام بزرینجێتەوە. کچێنی من کوڵوانی ڕەشی پۆشی، کوڕێنی تۆش ڕەنگی سوور. هاوارەکانی من دەنگ دەدەنەوە، هەناسەکانی تۆش وانێژراون، بە دەنجی گولا بە نافامی کبکران. شەید گیان. دەڵێت زەمانێک دێت فەرهەنگی زمان دەگۆڕێت، ناسنامەی شار دەگۆڕێت. ڕۆژێ دێ ناونیشانی نیشتیمان لە سنوورێک یا خولکەیەکی خولاوە بە دەوری ئێوەدا هەڵدەواسین و ڕۆژگارێک دێت لە دەرواتەی شار بە شاری ئەم هەرێمە ئێوە دەبن بە سمبول و سەرداری ڕۆحی ئێمە. ئەو کاتەش ئێمە هەمومان دەڵێن هەولێری سەردەشت و دۆوەکی ویدات و گەرمیانی کاوە و بیلال و گەرمیان، سلێمانی شەیدستان و کەرکووکی سۆران، ڕانەی محەممەد و بەشیر و کۆی هێرش و کۆی مامۆستا و ڕاگیری. شەهید مامۆستا هێرش شەهیدی ڕێگای نان و ئازادی
کە بەڕاستی ئەو مامۆستا بەغەدرێکی زۆرەوە و بە زوڵم و بەهۆی زوڵم و ستەمدیدەی دەسەڵاتی کوردی فاشی و مافیا شەهید کرا و لە مافی ژیانی لێ سندرایەوە و زوڵم و ستەمێکی گەورەی لێکرا لە کاتێک مامۆستا هێرش کە یەکێک بوو لەو مامۆستایانەی کە بەڕاستی داکۆچین لە مافی هەموو تاکێکی کورد دەکرد و کەسێکی ئازادی خواز بوو و حەزی ئەکرد هەموو کەسێک وەکو کەسێکی سربەخۆ و ئازاد بژید نەک خوا نەخواستا ببێت بە کۆیلەی حیزبی دەسەڵاتدار و لە پێناو چەندی کەنانێک ملی خۆی شۆڕ بکات و چاو دابخات لە ئاستی هەموو ئەو ناحەقی و زوڵم و ستەمەی کە هێزی دەسەڵاتدار لە خەڵکی میلەتی کوردی دەکات.